بەناوی خوا. سلااو هاوڕێیانم، من یادموعین لە پەیجی چوونیەتی بەدەست هێنانی پارە لە ئەنتەرنێت لەگەڵ ئێوەم. هیوام وایە کە ئێوە لە هەر شوێنێک بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاءالله، لە دوور بن لە هەر نەخۆشیەک، بە تایبەت نەخۆشی کۆڕۆنا. پێشوەختە ئەمەوێ داوای لێبوردنتان لێ بکەم، چونکە قەولوا بوو کە من دوێنێ ئەم ڤیدیۆی بڵاو بکەمەوە، بەڵام چونکە نەخۆش کەوتم، نەخۆش بووم، سەوتم گیرا بوو. ئێستاش لەوانەیە هەستی پێ بکەن نەمتوانی کە دوێنێ ڤیدیۆەکە بۆتان ئامادە بکەم بە داوای لێبوردنەوە. پێش هەموو شتێک دەمەوێ باسی ئەوەی بکەم کە ئێوە چۆن بتوانن لە ئەنتەرنێت پارەی بەدەست بێنن. هەوڵێم ئەوە شتێکە ڕاستە، دروستە، دروی تێدا نییە. ئینشاءالله ڤیدیۆەکەی بە تەواوی تەماشاکەن و هیوادارم سوود لەم ڤیدیۆی وەربگرن. هاوڕێیان، سایتی ئەمڕۆ کە دەمەوێ باسی بکەم ئەم سایتەیە، سایتی 7 کلیکس، سایتێکی خارجیە کە ئەو سایتە دێ پارەی بە ئێمە دەبەخشێ. بەڵام چۆن؟ خۆ ئەم سایتە نایە بە بەلاش پارەمان بدەتێ. ئەم سایتە سایتێکی ڕیکلامیە. کەسەکان، شەخسەکان دێن و برەندی خۆیان یان ڕیکلامەکانی خۆیان ئەدەن بەو سایتەی، پارەیان ئەدەتێ بۆ ئەوەی شتەکانیان بڵاو بکەنەوە، ڕیکلامەکانیان بڵاو بکەنەوە و خەڵکیش بێ سەیری کەت و کلیک لەسەریان بکەت و پارەی بەدەست بێنێ. کەواتە ئەم سایتە دێت و پارەی ئەبەخشێ بەو کەسانەی کە کلیک لەسەر ئەم ڕیکلامانە ئەکەن و لە بڕیەوەی کە ئێوە کلیک لەسەرەکەن ئەم سایتە پارەتان ئەدەتێ. دواتریش پێتان ئەرێم کە چوون ئەتوانن ئەم پارەی لە هەرێمی کوردستان بکەم بە دیناری عێراقی. شتە گرنگەکان لە باسەکەم لە کۆتایی ئەم ڤیدیۆیە. ڕێزان، یەکەم شت چینە سەر ئەوەی کە ئێوە چوون بێن ناو ئەو سایتەی بەشدار بن. یەکەم شت من لە ژێرەم ڤیدیۆیەی لینکێکتان ئەدەمێ کە لینکی خۆمە، ئەتوانن کلیک لەسەر لینکەکەی بکەن. کە کلیکتان لەسەر لینکەکەی کرد دێنە ناو ئەو سەفحەیە. بەڕێزانم، کاتێک کە ئێوە کلیک لەسەر لینکەکە مەکەن، ئەم سایتە دێ لە بڕێ ئەوەی پارە مەدەتێ. ئێوە چەند لەم سایتە ئیش بکەن لۆ من باشە. دواتر پێتان ئەرێم کە ئێوە چۆن دەتوانن لینکی خۆتان بدەن بە خەڵکێک، بە هاوڕێیان، بە ئاشنایان، بە هەر کەسێک کە ئەتانەوێ، بە خزم و کەس و کار، کە هەر کەسێک بێ لەسەر لینکی ئێوە لەم سایتەی بەشداری بکە، ئەم سایتە پارەتان ئەدەتێ. جا نەفەرێک بێ، 2 نەفەر بێ، 10 نەفەر بێ، 100 نەفەر بێ، 1000 نەفەر بێ، لەسەر لینکی جەنابت بێت لەم سایتەی بەشداری بکە، ئەتوش سوودمەند هەبی و پارەت ئەدەتێ. جگە لەوەی لەناو خودی سایتەکەی ڕیکلامتە دەتێ کە ڕۆژان ئەتوانی کلیکیان لەسەر بکەی و تەماشان بکەی و پارەی بەدەست بێنی. جا ئەگەر کە کلیکت کرد لەسەر لینکەکەم دێتە ئەو سەفحەیە، لەو سەفحەیەدا لە یەکەم شت بورن بەڕێزانم، ئەو سایتی ئیرانی نییە، بەڵام من لە ترانسلیتی گوگل بەکاردێنم بۆ ئەوەی بۆم بکەتە فارسی، چونکە من لە فارسییا تێکەم. لە ئەسڵی ئەم سایتە سایتێکی خارجیە،
و حەز مەکەن کە ئێرانیە خارجیە بەڵام من ترانسلێتەکەم لە گوگل وەرگرتێ و لێرە ئەکەمە فارسی چونکە من لە فارسی تێگەم بەڵام بە ئینگلیسیەکەی بۆتان شەڕەکەم لە فول نەیمەکە ناوێک لەخۆ دروستەکەی مەسەڵەن نێهات ئیمەیل ئادرێسێک دانێ ئێ خۆدبی ئیمەیل ئادرێسەکە ئارەزان ئیمەیل ئادرێسەکە ئێ خۆدبی چونکە دواتر باکێشت بۆ دروست نەبێت ئەلێرانە ئیمەیلەکە دەیە ئیمەیلە خۆمە دەیە لێرە دووبارە ئیمەیلەکە دووبارەکەیتەوە لێرە ناوەکە دەیتێک کە بەو ناوەی بچیە ژۆرێ لە سایتی کە ناوەکە لە ناو سایت ناو نیشانی تۆ بەو ناوە دیاربی لە ناو سایت مەسەڵەن من نێهات 84 لێرە بەڕێزانم پاسوێردێک ئەنووسی لە 6 ڕقم 8 ڕقەمە کەمتر نەبێ مەسەڵەن من لێرە دووبارە پاسوێردەکە نووسی لێرانە ئەمەی ئەم کیچایەی پڕەکەیتەوە HYYPC دواتر ئەو تیکە ئەگەر فەعال نەبوو ئەوەی فەعالەکەی دوای ڕجستێرەکەی وەڕێزانم کە ڕجستێرێت کرد بە شتێکتان پێ بڵێم ئێوە ناتوانن بە دوو ئەکاونت یعنی دوو ئەکاونت دروست بکەن دەبێت یەک ئەکاونتان هەبێت ئەگەر بێت و دوو ئەکاونت دروست بکەن پێیجەکە بلووکتانەکەت و ناتوانن ئیش بکەن لەو پێیجە تەنها دەبێت یەک ئەکاونتان هەبێ دوو ئەکاونت دروست بکەن ئەم پێیجە IP کۆمپیوتەرەکەت ئەزانێ بلووکتەکە لێ ناگەڕێ ئیش بکەیت لێرانە ئەمە شتێکی گرنگ بوو کە دەمەوێت باس بکەم بۆتان باس بکەم دوای ئەوەی کە ناوت نووسی و ئیمەیلەکەت نووسی و دووبارە ئیمەیلەکەت نووسی و هەمان ئیمەیل ناوی چوونە ژوورەوەی خۆت نووسی و ڕەمزەکەت داناوە و دووبارە ڕەمزەکە عینە ڕەمزەکەی ئەو ڕەمزەت کە نووسی ئەم پاسوێردت کە نووسی هەمان پاسوێرد لە ژێرەوە دواتر ئەوەی پڕەکەی کە ئەمە چەندە چونکە من پێش وەخت لەم سایتە بەشدارم نامەوێت دووبارە بەشدار بمەوە چونکە خراپە کە ئەوانەت کرد کە نووسیت کە ڕجستێرێت کرد یەکسەرە دەیتە ئەلێرانە ئارەزان دەیتە ئەلێرانە لێرانە ئەمە سایتەکەیە ئەمووی شتە گرنگەکان دووتان باس بکەم کە چوون لێرە پارە بەدەست بێن بەڕێزام لە مای ئەکاونت ئەتوو کرد لێرانە داشبۆرتی خۆت هەبینی سەفحەی خۆت هەبینی من مەسەڵەن بەو ناوەی شاهان 84 ئەوەندە پارەم بەدەستێناوە و ئەوەندەش هەمووتان بۆ باسەکەم کە چوون پارەی بەدەست بێنن و چوون لە هەرێمی کوردستان بکەم بە دینار ڕێزان لێرانە یەکەم شت لەکوێ پارەی بەدەستێنی لێرانە بەڕێزانم ئەچنە سەر بەشی ئێرمانی واتە بەدەستێنانی پارە لێرە لە یەکەم بەشەکەی کلیک ئەدس ئەوەی کلیکەکەی لەسەر بەڕێزان ئەمە چییە؟ ئەمە چکەم پێشتر لەم سایتە بووم ئەمە کە ڕجستێرت کرد ئەرێ لە خۆ ڕەمزەکی دانە من مەسەڵەن ئەوەی دانم 1 بەسە و ڕەمزەی لەبی نەکەن چونکە هەموو جارێکان بتانەوێت بچن لەسەر ئێرمانیەکەی کلیک بکەن ئەوەی ڕەمزان لێکەن ڕەمزێکی 6 ڕەقەمی دانێ و کەیەکەی دەیتە ناو ئەو سەفحەیە بەڕێزانم ئەو سەفحەیە چییە؟ ئەو سەفحەیە ڕیکلامە
ڕێکلامن، ئەو ڕێکلامی شەریکەکانە، ڕێکلامی کەسەکانە کە یانەوێ بەنێرەکەیان یان شەریکەکەیان یان سایتەکەیان زیاتر بینەری هەبێ، ئەم سایتەش دێ لە پێنا ئەوەی کە ئەتوو کلیک لەسەر یانەکەی لە بڕێەوەی پارەتە دەتێ. بەڵێ بەڕێزانم، لێرە ئەوانەم کلیک کردینە کو پارەی بەدەستێن. یەکەم شت تەماشای پارەکەم بکەن، $12 و هەموو بڕەکەی ئەوەتان ئەوەی تەماشاکان بەڕێزانم، ئەوەی زانە من ئێستا کلیک لەسەر دیعایەکە کەمەوە، لێرە پارەکەی زیاتر بێ، ڕقمەکەی زیاتر بێ. لە ئەوە چونکە کردیتمە ترانسلێتەرە بیتە فارسی، لە ئێرمانی کلیک ئەدز پێشراوانم پارەکەم وەرگرتێ کلیکم کردیە، تەماشا کە کلیکت لەسەر کرد بورن ئەم سەفحەیە دێ. ئەم سەفحەیە نەوارەکی شریتێکی لەسەرەوەیە، ئەوەی کەس کە بێ هەتا پڕە بێ کە پڕ بوو ئەو جا قەپاتیەکە. تەماشا با پڕ بێ، ئەوە کە پڕ بوو پارەکەی بەدەستدێنێ. ئەوە چاوەڕێەکەین هەتا کو سەراوژێرەکەی هەڵبژێرە، تەماشاکێکی هەبێنە سەراوژێرە، ئەوی هەڵەبژێری ئەوارێ thank you for watching. ئەتۆ ئەوەی قەپاتەکەی تریشت بەوەی نەما دیاوە سەر سایتەکەی تەماشاکە بەڕێزم. لێرە هەر وەکو ئەبینم پارەکە زیاد بوو، ڕقمەکە تەماشاکەن زیاد بوو. دووارە تەماشاکەن ئەوە ڕقمەکەیتی باش تەماشای بکەن. دیسان ئەچمەوە سەر کلیک ئەدز، دیعایەکی ترە بینم، ئەو کەسکەی لێدەم چاوەڕێەکەن، چاوەڕێەکە تاکو شریتە کەسکەکەی بێت و پڕ بێ، چاوەڕێەکەین هەتاکو پڕە بێ. ئەکس وێنە سەراوژێرەکەی هەڵەبژێرین، ئیترەوەی قەپاتەکەی ئەوە بوویتە فارسی دیسان. مای ئەکاونت، بڕۆ سەر مای ئەکاونتەکەی تەماشا لێرە پارەکەی دیسان زیادی کرد. بەڕێزان لێرە لە بەشی ئێرمانیەکەی کلیک ئەدزەکەی ئەوەندە دیعایەتان نەدەتێ، ئەوە هەموو دیعایەکە نەتوانێ ڕۆژانە بێی کلیکیان لەسەر بکەی و پارەکەی بەدەست بێنی، بەڵام لە 24 سەعەتە جارێک ئەتوانێ. ورن دیسان لۆیەوە ڕەنگەکەی تۆخە بێ، ئەو سایتە لینکەکە دەدەتێ. ئەو لینکە چییە؟ با بۆتان باس بکەم. لینکەکە ئەوەیە کە کاتێک ئێوە ئەو لینکەی ئەدەن بە خزم و کەس و ئاشنا و دوست و برادەرتان، هەر کەسێ بێ لەسەر ئەو لینکەی کلیک بکەت و لەو سایتەی بەشدار بێت، ئەو سایتە لەبەرەوەی کە کەسێکت چینە لەناو ئەو سایتەی پارەکەت ئەدەتێ زیاتر پارەت ئەدەتێ، یعنی جگە لەو ڕێکلامانەکە لێرانە هەیە پارەی ئەو کەسەش دەدەتێ کە تۆ دینیانە ئەو سایتەی، واتە زۆر باشە کاتێکە تۆ ئەتوانی پارێکی باش لەو سایتەی بەدەست بێنی کە کەسەکان بینیانە ئەو سایتەی. لێرانە شەتوانی بەڵام کە کەسەکان دینی پارەکەت زیاترە بێ. ئەچیە مای ئەکاونت، کە مای ئەکاونتت لێدا لە
کە مای ئەکاونتت لێرە دیساوە بۆ فارسی لە مای ئەکاونت لە بەشی بەنێرس لە دەچیتە بەشی بەنێرس کە ئەو بەنێرست لێدا کلیک لەسەر کرد کلیک لەسەر بەنێرسەکەی بکە ئەمە لینک بوو ئێستا ئەمە لینکی منە تەماشاکەن بەڕێزانم ئەم لینکە لە خۆت کۆپیەکەی دەچی لە شوێنێک خزنەکەی لە ناو کۆمپیوتەرت لە ناو مۆبایلت کاتێک کە ئەتوو ئەو لینکەی بە کەسێکە دەی کاتێک کەسێک دێ لەسەر ئەو لینکەی کلیکەکە یەکسەر دێتە ناو پەڕێکە بەشداریەکە لەم سایتە لێرانە کاتێک کەسەکە دێ بە لینکی تو لێرە بەشداریەکە سوودمەندە بی پارەتە دەتێ ئەو سایتە زیاتر پارەتە دەتێ چووکە کەسەکە بە لینکی تو هاتیە ناو ئەو سایتە کاتە ئەوەتان لەبیر بێ ئەوە لینکی تووە لە بەشی بەنێرس ئەچی لینکی خۆت کۆپیەکەی و ئەدەی بە خزم و کەس و دووست و هاوڕێیان بۆ ئەوەی بێن بە لینکی تۆ لەم سایتە بەشدار بن بەڕێزان مای حسابی من مای ئەکاونت ئەو هەتا ئێستا مەسەن من نزیکەی 409 کەس کە زۆربان ئێرانین زیاتریان ئێرانین هاتینە بە لینکی من بەشداریان کردووە لەو سایتە تەماشا یعنی من ڕۆژانە ئەو تقریبا 2 ڕۆژە 12 دلارمیش کردیە جا لێرە ڕقەمی تەماشاکەن لێرە ئەرجای جارەی لێرانە هەر چەندە زیاتر بێ ڕێفرال زیاتر بێ ئەتوو پارەی زیاتر بەدەستێنی جگە لەوەی کە ڕۆژانە ڕیکلامتە دەتێ کەواتە زۆر گرنگی بەوەی بدەن کە ئێوە لینکی خۆتان بدەن بە کەسەکان بۆ ئەوەی بێن بەشدار بن لەو سایتەی بە لینکی ئێوە ئەوە زۆر باشە ئەوە باڵانسەکەیە لە بەشی مای ئەکاونتە باڵانست پێشانەدا باڵانسەکەت پێشانەدا پێرچێس باڵانس ئەوەی دواتر پێتان هەرێم چییە ئەو پێرچێس باڵانسە پەیینگ ئەوەی کاتێکە تو داوای پارەیەکەی ڕابکێشی دێتە ئێرانەوە دواتر یەک ڕۆژ پێچی و پارەی وەرەگری ئەو شتە گرنگەکانە و هەتا ئێستا من ئەوەمدە کلیکم کردیە هەموو پێشانەدا پوینت لەو بەشەی پوینت وەرەگری لەو سایتەی هەرچەند کلیکی بکەی ئەو سایتە پوینتتە دەتێ دواتر پوینتیش ئەتوانی بکەی بە پارە ئەو پوینتانە دواتر ئەکەی بە پارە ئەوش دێتە ساسابەکەت و من هەتا ئێستا بزانە لێرە لە بەشی ڤیدیۆ هیستۆریا تەماشاکەن من هەتا 17 دلاریەک 2 دلار 9 دلار 3 دلار ئەوانە هەتا ئێستا من پارەکەم وەرگرتووە ئەنی من ئەوەندام ڕاکێشایە زۆر لە مێژنی من لەو سایتەی بەشدارم بەڵام من ئەو هەندە پارەم هەموو دیارە من لەو سایتە ڕامکێشایە هینایتمە دەرێ و پارەکەم بە دیناری عێراقی وەرگرتووە ڕێزان دواتریش پێتان هەرێم کە چۆن پارەکە لە هەرێمی کوردستان وەرەگرت یەکەم بە دینار شتەکە زۆر ئاسانە چەند حسابەکەیە کە ئەتوانی لە ئەنتەرنێتە دروستی بکەی کە دروستت کرد چەند ڕێگا هەیە ڕێگای ئاسان کە تۆ دەتوانی کاتێک لەو سایتانە ئیشت کرد پارەکە بینیانەوە ئەو حسابە ئینتەرنێتەی کە لۆ خۆت دروست کردیە لە بانکە جیهانیەکان دواتر ئەو پارەی لە هەولێر بکەی بە
دینار یا لە سولەیمان یا لە دوهۆک باکرێ سۆران هەر شوێنێک بی مهم نییە تو پارەکەی وەرەگری من هەتا ئێستا نزیکەی 600 دلارم وەرگرتیە تەقریبەی بەڵام سایتێک بەتەنێ نییەم بەژاریەکەم من نزیکەی 10-15 سایتم هەیە بەو شێوەی کە ڕۆژانە ئەگە پێم کرا ڕۆژانە سایتەکەم بۆتان بڵاوەکەمەوە بۆ ئەوەی ئێوە زیاتر لە زۆرترین سایت بەشدار بن و پارەی زیاتر بەدەست بێنن و بەڕێزان ئەوە یەکەم ڤیدیۆ منە زۆر شتی گرینگەیە کە دەمەوێ لە ڤیدیۆکانی ترە باسی بکەم کە ئێستا بۆ ئەوەی وەختی ڤیدیۆەکەی زۆر نەخایەنی نامەوێ شتێکی زۆر گرینگەوە ئەوە ئەو سایتانە ئابوورین ئێوە دەتوان لە ماڵەوە ئیش بکەن بەبێ ئەوەی ماندووبوونێک هەبێت ئێوە دەتوانن ڕۆژانە لەو سایتانە نزیکەی 100 دلار 120 دلار هەتا 200 دلاریش بکەن بەڵام ئەوە تەنها سایتێک بوو من بە ئێوە ناسان سایتەکان زۆرن من ڕۆژانە یا هەفتانە یا 2 ڕۆژ جارێک سایتەکە بڵاوەکەمەوە بەڵام سایتەکان مەحدوودەکەم بۆ ئەوانەی کە تەنها دێن لە پیجی بەدەست هێنانی پارە فالۆوەکەن تەنها ئەوانە ئەتوانن ڤیدیۆەکان ببینن کاتان لە یەکەم پیجەکەم فالۆ بکەن بۆ ئەوەی کاتێک من ڤیدیۆ بڵاوەکەمەوە ئەتوو یەکەم کەسبی کە ڤیدیۆەکەی ببینی ئەوە زۆر گرینگە بۆ تۆ سایتەکە فالۆ بکە بۆ ئەوەی ڤیدیۆەکان کاتێک من ڤیدیۆیەک بڵاوەکەم ئەتوو یەکەم کەسبی کە ئاگادار ببیەوە بێ ئەم ڤیدیۆی ببینی و بەشدار بی لەم سایتانە سایتەکان زۆرن من ئینشەڵڵا ئەگە خوا تەمەن درێژ کات هەموو سایتەکان بۆتان لەو پیجەوە بڵاوەکەمەوە و ئێوە ئەتوانن لە هەموو سایتەکان بەشداری بکەن و پارەی بەدەست بێن بەڵام دیسانەواری هاوڕێیانم لە هەر سایتێک کە بەشداریتان کرد تەنها بە یەک ئەکاونت بەشداری بکەن کاتێک کە لێرانە لە ناونووسینەکەی لەو سایتەی هەر کەسێ جیمەیلی نەبێ یان نازانێت جیمەیل دروست بکات با لەژێر ئەم ڤیدیۆی لوم بنووسێت من فێرکاری جیمەیلتان بوارێم کە چۆن جیمەیل دروست بکەن و بێن لەم سایتەی بەشداری بکەن ئەوەش شتێک بامەوەی باسی بکەم ئەوانەی نازانن جیمەیل دروست بکەن با لەژێر ڤیدیۆکەی کۆمنت بۆم بنووسن و من دێم و فێرکاری جیمەیلتان پێرم لە گوگل گرینگەکان دیسانەواریم لێرە بوو لە کلیک ئەدسا بێ ڕۆژانە 24 سەعات جارێک ئەم دیعانە کلیکیان لەسەر بکەی و لێرە ئەو شریتە کەسکە دێت و هەتا پڕە بێت و دوای کە ئەکسەر سەرۆژێرەکەی هەلە بژێری ئەوە لە یەکەم سەرەتا ڤیدیۆم باس کرد دەتوانیت تەماشا بکەیەوە دووەم شتە گرینگەکان کە دیسانەوێ پێتان ڕابگەینم لە مای ئەکاونت کاتێکە چێ مای ئەکاونت داشبۆردت پێشانەدا پارەی کە هەتا ئێستا ئیشت کردووە و ئەوانە بەنێرس زۆر گرینگە هاوڕێیان دیسانەوە پێتان ئەرێم لە گلۆبال لە بەشی گلۆبال لە بەنێرس لە مای ئەکاونت لە بەشی گلۆبال لە بەنێرس ئێرە دیسان بوویتە فارسی لە بەنێرها بەنێر لێرە لینکی تووە ئەتوو بەو لیnkە توانی ڕیفرال لوخۆ کوبکەیەوە کاتێک کە ئەو لیnkە ئەدەیە کەسێک هاوڕێ دووستانت ئەو بەو لیnkە بێنە ژوورێ ئەو سایتە دیسان پارەتە دێت لێرانە تەماشاکە هەرچەند لینک ئەوەی ئەو کەسانەی کە بە ناوی تۆوە دێن لەو سایتەی بەشداریەکەن لێرانە لە ڕقەمەکە ئێستا من 409 کەس بە لینکی منەوە هاتیە و بەشداری کردووە لەو سایتەی
هەرچەند باژاری بکەن ئەتوو زیاتر پارەی بەدەست دێنی. ئێوە بەڕێزان چێتە نامەوە ڤیدیۆی دیکەش بکەی وا دەڵێم ئێوە بێن و لەو سایتەی بەشدار بوون بەلی لە ژێرەم ڤیدیۆ لینکی خۆم داناوە ئەتوانن بەو لینکەوە بێن بەو لینکەشینەوە بێن و لەو سایتە بەشداری بکەن. کلیک لەسەر لینکەکە یەکەوە ئێوە لەو سایتەی بەشداریکەی هەم قازان بەم نەگەینی هەم بە خۆت ئەگەینی چکە تووشی لەو سایتەی ئیشەکەوە پارەی بەدەست دێنی. ئیتر هەموو شتم باس کرد، هەر پرسیارێکی شتان هەبوو ئەتوانن لە کۆمنتەکە بۆم بنووسن، من لە خزمەتان دەبێتانەرێن کە هەرێمی کوردستان لە قەیرانی دەڵێیە ئەوە نابێتە بەهانەیەک کە ئێمە برین قارن و هەرێم لە قەیرانی دەڵێیە. ئێوە دەتوانن لەڕێی ئەم سایتانە ڕۆژانە هەتا $100 $120 ئەگەر مەجبور بن هەموو ڕۆژێک کلیک بکەن $300 ڕۆژانەیەک بکەن لەو سایتێک. بۆم وایە سوودەکەم بەخشیدە بە ئێوەی بەڕێز لە کۆتاییدا پێتان برێن. ئینشەڵڵا لە هەموو بەڵا و سەرەتی دنیای بەدوور بن. لە خزمەتێوەم هەر پرسیارێک هەبوو من جوابتان ئەدەمەوە. بە خواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ بێ.